تاکە سەرچاوەی ئاویە لە نێو سەنتەری شاردا لە تەواوی هەرێمی کوردستان. ئێرە سەیرانگای جوان و ڕەنگینی سەرچنارە لە سلێمانی. ساڵانێک ئێرە وای لێ هاتبوو تەنانەت خەڵک نەیدەوێرا بەسەر شەقامەکەی تەنیشت سەیرانگای سەرچناریشدا بڕوا کە داهاتی تەنێ و ئەم سەیرانگایەوە گریانت دەهات بۆ هەموو ئەو یادگاریانەی کە لە نێو سەرچناردا تۆمارت کردو ساڵانێکی زوو پێش ئێستا. بەڵام ئێستا ئەمە پێچەوانە بووەتەوە. خەڵک لەگەڵ سەرچناردا ئاش بووەتەوە. دیتە نێو سەرچنار جیا لە ئاوازی سروشتی دار و درەخت و ئاوی نێو سەرچنار گوێبیستی دەنگی منداڵێکی بچووک دەبی تاکو بە تەمەنترین کەس. کوردستان و سلێمانی و هەموو شار و شارۆچکەکانی دیکەش هەردەم ئاوەدان بن و خودا کوردستانمان بۆ بپارێزێ.